تێگەیشتنی ڕاستیەکانی بیر و باوەڕ بۆ یارمەتیدارەی باوەڕدارانی نوێ بۆ تێگەیشتنی ڕوون لە وشەی پیرۆز. پێویستە پلانێک دابنێین بۆ فێرکردنی ڕاستیەبنەڕەتیەکانی بیر و باوەڕ. لە خوێندنەوەکانمان زانیمان کە پۆلس تیمۆساوس سینار بۆ ئەوەی هەواڵی کلیسای سالۆنیکی بزانێت. کە گەڕایەوە بە پۆلسی گوت کە پرسیارێکی بیر و باوەڕیان هەیە. پرسیارەکە ژەمەیە کە ئەو باوەڕدارانەی کە پێش دووەم هاتنی مەسیح دەمرن چیان لێ بەسەر بێت. ئەم پرسیارە لەم نامەیەدا نەنووسراوە وەکو پرسیاری دیکە کە پۆلس لە نامەکەدا وەڵامیان دەداتەوە. جیا لەوە گوتی وەڵامی ئەم پرسیارە بە شێوەیەکی ترە دەمەوە. بەڵام پرسیارەکە لێرەدا لە ناوەڕۆکەکەیە دەبیندرێت لە نێو نامەکەی پۆلس کە وەڵامی دەداتەوە. پێشنیەکەش ئەوەیە کە پۆلس و سیلاس سالۆنیکیان بەجێهێشت و لەبەر فشار و چۆسانەوە. بینیان کە باوەڕدارانی سالۆنیکی هەندێک لە خۆشەویستانیان لەدەستداوە. ئەو خەڵکە نیگەران ببوون بەنسبەت ئەم بابەتەوە. دەربارەی دووەم هاتنی مەسیحەوە دەیانزانی، بەڵام پرسیاری گرنگیان هەبوو تاخۆم چی بەسەر ئەو باوەڕدارانە دێت کە پێش دووەم هاتنی مەسیح دەمرن. وەڵامەکەیان نەدەزانی. ڕەنگە ئەو پرسیارە بۆ ئێستای ئێمەش نەناسراوە بێت، چونکە تەواوی کتێبی پیرۆزمان لایە یەکەم و دووەم نامەی پۆلیسی کە ناردوێتی. هەموو نامەکانمان لەلان کە بۆ کلیساکانی دیکەش نادراون، بەڵام دەبێ بزانین کە باوەڕدارانی سالۆنیکی هیچ بەڵگەنامەیەکیان نەبینی بوو کە بیر و باوەڕی مەسیحی ڕوون بکاتەوە. دیارە ئەمە یەکەم نامەی نووسرا بوو بینی بوویان. دەیانزانی کە مەسیح دووبارە دەگەڕێتەوە، چونکە پۆلس لە بەشی یەکەم نامەی تەسالۆنیکی ئایەتی 8 بۆ دەنووسی بووی، چونکە خۆیان باسمان دەکەن کە پێشوازیان لە ئێمە چۆن بوو چۆن لە بتپەرستیەوە گەڕاونەتەوە وەلای خوددا، تاکە خودای زیندوو ڕاست بپەرستن و چاوەڕێی کوڕەکەی بکەن کە لە ئاسمان دەگەڕێتەوە. ڕاستی دووەمی هاتنەوەی مەسیحیان دەزانی، ئەوەی کە لە نێو مردووان هەڵساوەتەوە مەبەست لە مەسیحەکە لە تووڕەی داهاتووی خوددا دەربازمان دەکات. دەیانزانی ئەیسا دووبارە دێتەوە. چاوەڕێیان دەکرد، بەڵام نیگەران بوون لەو خۆشەویستانەی کە مردەبوون. بۆیە ئەمەی پێگوتون لە وەڵامی ئەو پرسیارەیە: خوشکان و برایانم، نامانەوێت سەبارەت بە نووسوان بێ ئاگا بن، تاکو وەک ئەوانی دیکە خەمبار نەبن کە هیوایان نییە. لێرەدا پۆلس بە نووسن گزارش لە مردن دەکات بۆ ئەوەی وشەکە سادەتر و ساکارتر بێت، بەڵام مەبەستی ئەوەیە کە مردن ئەیسا هەمان شتی کرد کاتێک بیستی کە ئەلعازر مردووە. بە قوتابیەکانی فەرموو کە دەبێ بچن ئەلعازر ببینن چونکە نووسووە. قوتابیەکانیش گوتیان کێشە نییە ئەگەر نووسووە، بەڵام ئەیسا مەسیح پێی فەرموون ئێوە تێنەگەیشتن، ئەلعازر مرد. ئەوە وشەیەکی بەهێزە، بەڵام پۆلس وشەکە ساکار دەکاتەوە. دەمانەوێت سەبارەت بە نووسوان ئاگادار بن، مەبەستی مردووانە. نامانەوێت وەکو خەڵکی دیکە ئەوانەی بەبێ هیوان خەم بخۆن، چونکە ئێمە هیوامان بە مەسیح هەیە. ئەوانەی کە نووسون هیوایان هەیە، تەنانەت ئەگەر پێش دووەم هاتنی مەسیحیش مردن، لە بەشی دووەمدا پۆلس ئەمان بەباشی ڕوون دەکاتەوە. دەچینە دووەم نامەی کۆرنسۆس بەشی 5، بۆیە هەموو کات دڵنیاین و دەزانین کە هەتا لە جەستەدا نیشتە جێبین لە ئیسای خاوەنشکۆ دوورین، چونکە بە باوەڕ دەڕۆین نەک ببینراو. زۆر ڕوونەکە لێرەدا مەبەستی جەستەمان نییە، بەڵام مەبەستی ئێمەیە وەکو کەس، چونکە جەستەم خودی خۆم نییە. جەستە تەنها جێنشینێکە کە من تیایدا دەژیم. ئیتر دڵنیاین و بە باشتر دەزانین کە لە جەستە دوور بکەوینەوە و لەلای ئیسای خاوەنشکۆ نیشتە جێ ببین. بۆیە ئامانجی بەرزمان ڕازیکردنی خوددا دەبێت، جایتر لە جەستەدا نیشتە جێبین یا دوور بین لێی. هەندێک کەس واشی دەکاتەوە کە مەبەستی ئەوەیە کاتێک دەمرین. ئێمە ناخەوین وەکو هەندێک کەسی کە دەڵێن، بەڵام لەگەڵ یەزدان دەبین. ئەو دەڵێ کە دەمرم لە جەستە دوور دەکەمەوە، بەڵام کە لە زیندوان بۆ خەڵکی فیلیپی نووسی وتی چونکە بۆ من ژیان مەسیحە، مردنیش قازانجە. ئەمە ژواتە کە دەمرم لەگەڵ یەزدان دەبم. ئەمە بە قازانجە بەردەوام دەبێت و دەڵێ بەڵام ئەگەر ژیانم لە جەستە بەردەوام بێت، خەریکی خزمەتێک دەبم کە بەرهەمی هەبێت. چی هەڵبژێرم؟ نازانم. لە دوو لاوە فشارم لەسرە. حەز دەکەم ئەم ژیانە بەجێ پێڵم و لەگەڵ مەسیح بژیم، ئەوە زۆر باشترە، بەڵام مانەوەم بەجەستە بۆ ئێوە پێویسترە. پۆلس لە نامەی سالۆنیکی دووپاتی دەکاتەوە بۆیان کە هەموو خۆشەویستانیان کە مردوون تەنانەت پێش هاتنەوەی مەسیح لەگەڵ یەزدان دەبن، تاکو وەک ئەوانەی دیکە خەمبار نەبن کە هیوایەکیان نییە. ئێمە لە مەسیحدا هیوامان هەیە. بەردەوام دەبێت و ڕوونی دەکاتەوە لە سەرەتای ئایەتی 14دا دەڵێت لەبەر ئەوەی باوەڕمان بەوە هەیە کە ئەیسا مرد و هەستایەوە. ئەو لێرەدا دەڵێت کە باوەڕی ئەمەیە کە ئەیسا مرد و هەستایەوە، بە هەمان شێوە باوەڕشمان بەوە هەیە کە خوددا ئەو باوەڕدارانە بۆ لای خۆی دەبات کە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا نووسون. ئەوانەی لەگەڵ مەسیحدا نووسون و واتە باوەڕدارانێک کە مردوون. هەندێکیان ڕاوەیان بۆ ئەم بەشە ئەوەیە کە کاتێک ئیسا دێتەوە کلیسا لە جیهاندا دەرفێنێت، هەموو ئەوانەی لە مەسیحدا مردوون لەگەڵی دەبن.
ئێمەش بە گوێرەی فێرکردنی مەسیح ئەمانەمان پێ ڕادەگەیەندن. ئێمەی زیندوو کە ماوین هەتا هاتنەوەی مەسیحی خاوەنشکۆ پێش نووسوان ناکەوین، چونکە مەسیحی خاوەنشکۆ خۆی بە دەنگی بەرز فەرمان دەدات، بە دەنگی سەرۆکی فریشتەکان و بە کەڕەنای خوددا کێ لەگەڵ عیسا دەبێت. هەموو ئەوانەی کە مردوون بەڵام لە مەسیحدا زیندوون، لە ئاسمانەوە دێتە خوارەوە و یەکەم جار ئەم مردوانە هەڵدەستنەوە کە لەگەڵ مەسیحدا بوونەتە یەک. ئەو دەڵێ کە کاتێک مەسیح دێتەوە بانگی هەموو کلیساکە دەکات تا لەگەڵی بن. ئەوانەی لە مەسیحدا مردوون لەگەڵی دێن و یەکەم جار ئەوان هەڵدەستنەوە. دوایەوە ئێمەی زیندوو لە هەوردا لەگەڵیدا یەک دەگرینەوە. اینجا ئێمەی زیندوو کە ماوین هەمومان لەگەڵیان لە هەوردا دەرفێن بۆ پێشوازی مەسیحی خاوەنشکۆ کە لە ئاسمانە. ئیتر هەمیشە لەگەڵ ئەو دەبی. بۆیە بەم قسانە یەکتری هان بدەن. لێرەدا پێیان دەڵێ کە من دەزانم ئێوە خەمبارن بۆ خۆشەویستەکانتان، بەڵام وەکو ئەوانە خەم مەخۆن کە هیوایەکیان نییە. چونکە هیوای ئێمە ئەوەیە کە عیسا دووبارە دێتەوە، کە دێتەوە هەموو ئەوانەی باوەڕیان بە عیسای مەسیح بۆ لەگەڵی دەبن. دوایەوە هەمومان بە جەستەی نوێەوە وەشکۆدارەوە یەک دەگرینەوە. پۆلس ئەمە بە وردی ڕوونەکاتەوە لە یەکەم کۆرنسۆس بەشی 15 ئاەتی 51 تا 53 دەڵێت ئەوە تا نهێنیەکتان پێ دەڵێم. مەبەستی ئەوەیە کە هەمووتان نامرن. ڕوونەکە پۆلس باوەڕی وا بوو کە لەوانەیە هەر ساتێک مەسیح بگەڕێتەوە، تەنانەت لە سەردەمی خۆیدا. هەمومان ناخەوین، بەڵکو هەمومان دەگۆڕدرین لە ساتێکە لە چاوتروکاندنێکە کاتێک دوا کەڕەنا لێ دەدرێت. لەبەر ئەوەی کە کەڕەناکە دەنگ دەداتەوە، مردوانیش بەبێ فەوتان هەڵدەستێنرێنەوە. ئێمەش دەگۆڕدرین، چونکە هەر دەبێ ئەو سروشتە فەوتاوە نەفەوتاوی بپۆشێت و سروشتی مردوو نەمری بپۆشێت. لێرەدا دەڵێت کە جەستە کۆنەکان نامێنن، جەستەی دیکەی نوێمان دەبێت، وەک جەستەی هەستانەوەی مەسیح. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە. ئەو ڕاستیە کتێبیە بنەڕەتیانەی دیکە چین کە پێویستە پێشەوا ڕۆحیەکان فێری باوەڕدارە نوێیەکانیان بکەن. پێویستمان بەوەیە وا فێر بکەین کە ڕزگاری بە نیعمەتە، بە باوەڕە، نەک بە کردار. پێویستە فێریان باوەڕدارە نوێیانە بکەین کە دووپاتی بکەینەوە لە کتێبی پیرۆزەوە کە ڕزگاریان لە مەسیحدا مسۆگەرە. پێویستە فێریان بکەین چۆن وەکو باوەڕدارێک بژین و ڕەفتار بکەن. هەروەها پێویستە فێریان بکەین کە بەبێ هیوا یەزدان ناتوانن لەگەڵی ڕەفتار بکەن و بژین. با پێکەوە بنەماکان بخوێنینەوە بۆ یارمەتیدانی باوەڕدارانی نوێ بۆ تێگەیشتنی ڕوون لە وشەی پیرۆز. پێویستە پلان دابنین بۆ فێرکردنی ڕاستیە بنەڕەتیەکانی بیر و باوەڕ.